ئایا هەڵبژاردنەکانی ئەم جارە پەرلەمانی کوردستان پارسەنگی هێز لە هەرێمی کوردستاندا دەگۆڕێت؟ ئەو گۆڕانکاریە گەورە نابیتن ئەوەی کە معادلەی سیاسی لە ناوچەکە بە شێوێکی بەرچاو گۆڕانکاریەکی گەورەی باسی ئەوە دەکەن دەیانەوێت چی بکەن لە کاتێکە لە 4 ساڵی ڕابردوو ڕێگر بوون لەو پێشنیار و بەرنامانەی کە دەویستکە بکرێت. تەنها وەزیفەکەی 5,000 دەنگ حجزەکە هەڵی دەگرێت، هیچ مەقعدیشی نابێ، بەڵام ئەو دەنگانە دەبا ژمارەی ئەو لیستانە زۆر بێ، دەنجی زۆر بە فیڕۆ دەچی. شتێتان وایە ئەم هەڵبژاردنانە ساختەکاری تیاڕوەدا پێش ئەوەی زیان بە خەڵک گەینی زیان بخۆی ئەگەینی بە قەناعەتی من چونکە خەڵک پێێن خەڵک بێزار بووە، خەڵک حەز لە ئارامی دەکات. خەڵکی کوردستان و ڕێگای یاساییەکان و بریکارەکان و لایەنە سیاسەکان کارێک بکەن ڕێگری لەو مەترسیە بکەن تۆ ڕێ لە معارەزە بگری، بەشداری پێ نەکەی و هیچ ڕێی وەرنەگری و ئێمالی بکەی و تامیشی کەی و نان بڕای بکەی، بە نەتیجە چ دەکاویش پەنا لە بۆ ئەدەواتانەی تر دەبات. بەرنامەی گفتوگۆی پایتەخت شەوی پێنجشەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.